کاتژمێر شەشی بەرەبەیانە. شەوی ڕابردوو بە تەواوی خۆم ئامادە کرد و پێداویستەکانم کۆ کردوتەوە. ئێستاش کاتی ڕۆیشتنە بەرەولای گروپەکە. هێشتا لە ناو شارین و دیمەنی بەیانیانی سلێمانی جوانیەکی تایبەتی هەیە. سەرەتای پاییزە و کاتەکە بە تەواوی باشە بۆ شاخڕەوی، چونکە یەکێک لە جوانترین دیمەنەکانی سروش دەبینی. گەیشتمە لای گروپەکە. سێ پاسی پڕ لە خەڵکی بەتەمەن و ڕەگەز و نەتەوەی جیاواز وەک خێزانێک ئامادەن بۆ سەرکێشەکانی شاخڕەوی و دەیانەوێت هەم وەرزشێک بکەن و هەم دەروونیان ئارام بکەنەوە و تەواو لە دنیای جەنجاڵی ناوشار و تەکنەلۆژیا دوور بکەونەوە، هەمیش ڕۆحیان تێکەڵ بە سروش بکەن. بەڕێوەی بۆ ناوچەی هەورامان و بڕیارە بچینە گوندێک بە ناوی گوندی هاوار کە شوێنێکی تایبەتە و نزیک بە سنووری کۆماری ئیسلامی ئێرانە. پێش ئەوەی بگەینە ناوچەکە لە شوێنێک وەستاین بە ناوی ئەنەب کە سەر بە پارێزگای هەڵەبجەیە بۆ خواردنی نانی بەیانی لە دیمەنێکی تەواو کەلتوری و سروشتی. سڵاو، ئەمڕۆ جیاوازتر لە هەموو ئیشەکانی پێشوومان هاتووین ستۆریەکی تایبەت ئەکەین لەسەر شاخڕەوی و شاخەوانی و سروشتەوانی. لەگەڵ گروپێکی تایبەت هاتووین کە بە ناوی کوردستان ئاوتدۆر. ئەمان شارەزایی تەواوەتیان هەیە لە شاخەوانی و شاخڕەویە. ئەمانەوێ بزانین شاخەوانی چییە، پێداویستەکانی چین، مەترسیەکانی چین. شتێکی جوان ئەکەین بزانین بەگشتی ئەتوانین شاخەوانی بکەین یاخود گرنگی پێدانی شاخەوانی چییە. لەگەڵمان بن با ستۆریەکی تایبەتان بۆ بگێڕینەوە. هەورامانەوە تێپەڕیت، ئێمە هاتینە عەنەب، دواتر هاتینە ئەم ناوچەیە کە ناوی گوندی هاوارە. هەموو گروپێک کە لەم جۆرە هەیە دوو لیدەری هەیە. لیدەرێکیان لە بەشی پێشی پێشەوە بێت بۆ ئەوەی ڕێگەکە نیشانی گروپەکە بات. لیدەرێکی کەش واتە ڕاهێنەری گروپەکە لە دوای دواوەی گروپەکەیەت بۆ ئەوەی بە تەواوی گروپەکە بپارێزێت. پاشان چەند کاتژمێرێک بە پێ ئەڕۆیت، دواتر ئەچیتە تو لە ڕێگەکان. ئەمەی ئێمە ئەیکەین ئێستا شاخڕەویە. شاخڕەویش کۆمەڵێک جۆری هەیە، هەندێکی ئاسانە، هەندێکیشی سەختە کە لێرە لەبەر مەترسی و هەندێک ڕێگە خۆشکردن کە ئەبوو حکومەتی هەرێمی کردایە نەکراوە، ئێستا شاخڕەوی ئەکرێت. گامە بۆ هەموو تەمەنێک گونجاوە و لە هەموو وەرزەکانی ساڵی ئەکرێت، بەڵام گرنگترین وەرزەکان کە شاخڕەوی تیا بکرێت دوو کاتی زۆر باشە، دوای بارانبارین و پێش وەرزی گەرما، کەمە دوو کاتی زۆر باشە بۆ ئەوەی شاخڕەوی تیا بکەیت. بەڵام کەمێکمان دوێتی ئەوێت ئەم تو لە ڕێیانەی کە دروست ئەکرێت بە گشتی بۆ ئەو کەسانەیە کە لیاقەیان کەمترە، واتە شاخڕەوێکە بە شێوازێکی پیاسەکردن بۆ ئەوەی تەواو لە دنیای تەکنەلۆژیا و لەو دنیا و تێکەڵاوەی کە لە ناو شارە هەیە دوور بکەویتەوە و بێیتە ناو فەزایەکی تەواو سروشتی و لەگەڵ سروشتا تێکەڵ بیت. ماوەیەک بە پێ ڕۆیشتین. ئەندامانی گروپەکە بوون بە چەند بەشێک. ئەو کەسانەی کە توانایان زیاتر بوو تامەزرۆی زووتری سەرکێشی و دیمەنەکان بوون. پێش هەموو شاخەوانەکانی تر کەوتبوون. ئەوانەی دواوەش بە پیاسە دەڕۆشتن بۆ ئەوەی زووتر ماندوو نەبن. ئێستا گروپەکە بەش بووە. پێویستی بە لیاقەیەکی باشە هێشتا لەسەر ڕێگە خۆشەکەی.
بەشێکیان پێشکەوتون بەشێکیشیان کەوتونەتە دواوە هەتا ئەوەی ئەگەینە شوێنە سەختەکان وردە وردە لەگەڵتان ئاوی بزانین ماندوێتەکان چین. هەندێک لەو شوێنانەی کە بۆی دەچین جگە لە سەختێکەی کۆمەڵێک مەترسیشی هەیە کە بریتین لە بوونی ئەڵغام و هەبوونی مار و دووپشک و تێپەڕینی سنووری وڵاتێکی تر کە ئێرانە. لە کۆمەڵێک لە ڕاهێنەر و ئەو کەسانی کە ئەزمونیان هەیە لە شاخڕەوی پرسیم چارەسەر چییە؟ پێیان وتم فیدراسیۆنێکی شاخەوانی هەیە بەڵام بەداخەوە هاوکاری گروپەکانی شاخڕەوی ناکەن و حکوومەتی هەرێمیان بە بەرپرسی یەکەم زانی لەبەر ئەوەی تەنانەت ڕێگاکانیان دیاری نەکردووە و هیچ هێمایەکیشیان دانەناوە بۆ چیاکردنەوەی ئەو شوێنانەی کە ئەڵغامی تێدایە یان مەترسی هەیە. بە نزیکەی نیو کاتژمێر زیاترە ئێمە بەڕێوەین. ئێستا ئەچینە ڕێگە سەختەکان ئەوەی کە بەگشتی ماندوێتی تەواوەتی پێوە دیارە. هەندێک وەرز هەیە کە مەترسی هەیە، هەندێک شوێن هەیە کە ئەبێت زۆر ئاگاداربی لەو ڕێگانەی کە بەکاری دێنی. ئێستا بەشێکی گروپەکە زۆرینەی زۆری هاتوونەتە خوارەوە، بەشێکی تریشی لەسەرەوە ماونەتەوە، هەندێکی پشوویەکی کورتیان وەرگرتووە، هەندێکیشی بە هێواشتر ئەڕۆن. لە وەرزی هاوینە مار و دووپشک زۆر ئەبێ باشتر ئاگاداربی. خۆشبەختانە ئەو تیمەی کە لەگەڵ منە هاتووە بۆ ئێرە کوردستان ئاوتدۆر ئەم گروپە باشتر لایەنی تەندروستیان پاراستووە، واتە سێرڤیزی سەرەتاییان پێ ئەگەر کەسێک تووشی حاڵەتە یاخود ڕوودانێک بێت ئەوان ئەتوانن فریاگوزاری خێرای بۆ بەکاربێنن. ئێستا چینە خوارتر و ئێوەش لەگەڵ مابن. لە یەکەم شوێن وەستاین بۆ پشوویەکی کورت خەڵکی لێ دەژیا. ناوچەیەکی کۆنی گەشتیاری بوو لە ناو دارستانێکی چڕ. لە خەڵکی ناوچەکەم دەربارەی کۆڕۆنا پرسی، بەڵام ئەوان تەنانەت وەک ئەوەی نەشیان بیست بێت وا بوو. وتیان ئێمە لە ناو سروشتین و هەرچی شتومەکی ئەسڵی نەبێت بەکاری ناهێنین، بۆیە دوورین لە هەموو ڤایرۆس و نەخۆشیەک. بەپێی قسەکانی ڕاهێنەری گروپەکە ئەو شوێنانە بۆ ئەو کەسانت زۆر باشە کە کێشەی تەنگەنەفەسیان هەیە و ئەوانش کە فۆبیای بەرزیان هەیە دەبێت کەسێک لەگەڵیان بێت لە شوێنە بەرزەکان تا ترسیان نەمێنێت. لە دوای ڕێگەیەکی زۆر کە بڕیومانە ئێستا کاتی ئەوەیە پشوویەک وەرگرین لەگەڵ تەواوی گروپەکە کە بەشێکیان لەسەرەوە ماونەتەوە، بەڵام زۆرینەیان لێرەن بەگشتی. ئەم کەشە یەکێکە لەو کەشانەی کە ئەتوانی دەروونێکی ئارام بەدەستبێنی، لەبەرەوەی ئێستا تۆ لە کەشێکی تەواو سروشتیای ئاوی لێ و تەواوی چواردەورت بە دار و درەخت داپۆشراوە. هەموو ئەو کەسانەی کە ماندوو بوون لێرایە خەریکن کە کەمێک پشوو وەرەگرن، دواتر بەڕێ ئەکەوین لە شوێنێکی تر کەمێک نان ئەخۆین، ئەوێشتان پیشانێن بە دڵنیاییەوە. بەڵام ئەم شاخڕەویە ویستم ئەوەتان پێ بڵێم کە زۆر گرنگە بۆ جەستا تەندروستیەکی ئارامت پێبەخشێ و ئەوانەشی تەنگەنەفەسیان هەیە ئەتوانن بەکاری بێنن بۆ ئەوەی هەناسەیان پاک بێتەوە بتوانن بە باشتر هەناسە بن. شتێکی تریش و ئەو کەسانەی کە بە بەرزی فۆبیایان هەیە ئەگەر کەسێکیان لەگەڵا بێ یاخود ڕاهێنەری تیمەکەیان لەگەڵا بێت و لە قەراغەوە نەڕۆن بۆی ئەو فۆبیایان نەمێنێت. گرنگترین شت ئەوەیە کە تۆ بزانی ئێرە شوێنی ئارامکەرەوەی دەروونەکانە بە تەواوی، چونکە لە دنیای دەرەوە دا ئەبڕیت و یەیتە ناو دنیایەکی تەواو سروشتیەوە کە ئەمە بەشێکە لەو چێژەی کە تۆی بینی. پێم وایە 10 ساڵ لە تەمەنت درێژەکات. فێنکمان بۆ دووبارە بەڕێ کەوتینەوە چونکە ناوچەکان زۆرن و دەبێت کەمێک بە خێرایی بڕۆین بۆ ئەوەی شەومان بەسەر نێت. کچە کوردێکی لاو کە مامۆستای زمانی کۆری بوو لە چەناڵێکی تایبەتی خۆی بە زمانی کۆری لە ڕێگەی سوولی تایمزەوە داوای لە خەڵک کرد بەشداری شاخڕەوی بکەن
ئەم ساڵ دەستم کرد بە شاخەوانی پێشتر لەگەڵ گروپی ترا بەشداریم کردووە بەڵام یەکەم جارمە لەگەڵم گروپایە بەشداری بکەم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بووە من چونکە ئەتوانین لە ڕێگەیەوە کەسانی نوێ بناسم هەمتوانین تەجروبەی چەند شتانێکی نوێ بکەم و هەمتوانین چەند شتانێکی نوێ ببینم و شوێنێکی جیاواز تاقی بکەمەوە هەروەها پێشتر کەمێک ترسم هەبوو لە شاخەوانی یاخود پێما بوو کە ناتوانم ئەنجامی بەم یاخود من لەوانەیە زۆر هیلاک ببم بەڵام هەوڵمە کاوا لە خۆم بکەم بتوانم تاقی بکەمەوە و تاکو بزانم من ئەتوانم تواناییم هەیە کە شاخەوانی ئەنجام بەم یا ئەتوانم چەندێک لە تواناما بێت بڕۆم و هەروە زۆر پێم خۆش بوو کاتێککە تاقیم کردەوە توانیم زۆر لەوە باشتر بم کە پێشبینیم ئەکرد و پێشم وایە کە ئەتوانم زیاتر بەردەوام بم و بۆ گەشتەکانی داهاتوش بەشداری بکەمەوە چونکە هەست دەکەم کە هەم دەرونیان مرتاحە بم هەم شتێکی تازە تاقی ئەەکەمەوە هەم تەجروبەی چەند شتانێکی نوێ وەرئەگرم و هەم ئەتوانم کە چەند هاوڕێیەکی تازەش بناسم لە ڕێگەیەوە 그리고 많은 분들이 와주시면 좋겠어요. 감사합니다. ئێستا بەشێکیەوەتان پیشانەیەم کە گروپەکە چۆن لەو بەرەوە ئەپەڕێنەوە بەناو ئەو ئاوەیە بۆ ئەوەی تەواو تێکەڵی سروش بن هەندێکیان قاچەکانیان تەڕ ئەبێت و بەشێکیشیان ئەزانن لەسەر بەردەکانەوە پەڕنەوە ئەوەش پردێکی کۆنە کە دروست کراوە لەوانەیە مێژۆکەی زۆر کۆن بێ بەڵام هەندێکیان لێەوە ئەڕۆن بەرەو سەرتر و بەرەو ئەو شوێنەی کە بڕیارە لێی بۆستین هەندێکیشان بەناو ئەو ئاوە کورتەیە ئەپەڕێنەوە کە بۆ فێنەکردنەوەی قاچ و بۆ دەموچاوشتن لەوانەیە خۆش بێت زۆرێک لە گروپەکەی ئێستا ئەپەڕێنەوە حەز ئەەکەم ئێوە بە تەواوی ئەگەر هاوکاریمان بکەن بە تەواوی گروپەکە تان پێ پیشانەین کە چۆن ئەپەڕنەوە ئێستا ئێمە پێش گروپەکە هاتینە ئێرە لەبەرەوەی بە تەواوی دیمەنەکانتان پێ پیشان بین کە سروشتی ئەم شوێنە چۆنە و ئەگەر شارەزاییەکی تەواوت نەبێ ڕێبەریەکی تەواو باشت نەبێ پێم وایە هەر کەس بێت ئەم شوێنەوە ون ئەبێت بەڵام ئەبێ ڕێبەریەکی باشە لەگەڵا بێ بۆیە ئێمە ون نابین و بە ماندوێتێکی زۆر گەیشتوینێتە ئێرە بەڵام هەستەکەم پش و درێژی ئێمە پش و درێژ بووین ڕێبەرەکانی گروپەکەش بە شێوازێکی ڕێکخراو پێش و پاش و ناوەڕاستی گروپەکەیان گرتبوو بۆ ئەوەی بەڕیز بڕۆن ڕێبەری پێشەوەکاری ئەوە بوو کە بمان باتە شوێنەکە ڕێبەری ناوەڕاستیش بۆ هاوکاری و کۆکردنەوەی تیمەکە بوو ڕێبەری کۆتاییش بۆ ئاگاداری ئەوانە بوو کە لە دواوەی گروپەکەن بۆ ئەوەی کەس بەجێ نەمێنێ سەختیمان زۆر بڕی گەیشتینە یەکێک لە هەرە ناوچە خۆشەکانی ناودۆڵێک کە تافگەیەکی جوان لەسەر شاخەکەوە دەهاتە خوار و چەمێکی دروست کردبوو ئەوەی سەرنجی ڕاکێشام ئەوە بوو خێزانێک لە قەراغی ئەو شاخە دەژیان و کۆنتڕۆڵی زۆری و کەمی تافگەکەیان دەکرد بۆ ئەوەی دیمەنە جوانەکە ببینین یەکێک لە ئەندامانی خێزانەکە کە گەنجێک بوو پێی وتم ئێستا تافگەکەتان بۆ دەکەمەوە دیار بوو بەنداوێکی بچووکی دروست کردبوو چونکە دواتر تەواو ئاوی تافگەکە زیادی کرد لە دوای نزیکەی 2 کاتژمێر بە ڕێڕۆیشتن بە شوێنێکی توولانی کە پێی ئەوترێت و لە ڕێ ئێمە بەڕێکەوتین ئەخیر خاڵ کە تیای وەساوین ئەم شوێنەیە کە لێرە شەلالێک هەیە یەتە خوارەوە تەواوی گروپەکە بە مامۆستاکانی شەوە هاتوونەتە ئێرە لێرە پچوویەکی کورت ئەیرێت کە تەواوی گروپەکە لە دواوە بەشێکیان لە بسەرن بەشەکەی تریشان لەو بەرەوەن وەساون بۆ ئەوەی پچوویەکی هەم دەرونی هەم کەشێکی پێنک ببینن لەبەرەوەی ئێرە من بە تەواوی قاچم تەڕ بووە ئێرە کۆتا خاڵە کە ئێمە ئەتوانین بۆی بین لە دوای ئێرە ئەگەڕێینەوە شوێنێکی تر لەو شوێنەیە بە تەواوی پچووەرەگرین نانێگە خۆین کاتی نان خواردنەکەش حتمما پێتان شانێم بەڵام بۆ ئەوەی بزانن کە ئێرە جوانترین کەشی چاخڕەوێکەیە بەڕاستی
تۆم و هاوڕێکانم ئینجۆیەکی زۆرمان کرد لەم هایکینە، چونکە ئەم هایکینە جیاواز بوو لە هایکینەکانی تر، بە تایبەت هەموو ڕەگەزێکی تیا بوو، هەموو نەتەوەیەکی تایە وە کەسانێکی زۆری هاتون و ئێرە کۆتا خاڵی هایکینەکەمانە. هەروەها بەڕاستی من بۆیە هایکینم هەڵبژاردۆ جیاواز لە هەموو سپۆرتەکانی تر. هایکین تێکەڵبوونی ڕۆحیەتی مرۆڤە لەگەڵ سروشتە. هەر هایکینێک کە ئەچین بۆ شوێنێکی جیاواز شارەزابی ئاشنابی بە سروشتی ئەو شوێنە. من وەکو خۆم کە ساڵ و نیوە زیاتر هایکینەکەم، ئەو چێژەی لە هایکینی ئەبینم لە هیچ وەرزشێکی نابینم و ڕۆژ لە دوای ڕۆژ، گەشت لە دوای گەشت کاتێکین بۆ هایکین کەسانی باشتر، کەسانی بەڕێزتر، کەسانی زیاتر ئەناسی. بۆیە پێم خۆشەوە پێشنیارەکەم هەر کەسێک حەز بکات کە هیچ نەبێت لە هەفتەکەیە ئەگەر ڕۆژێکی بێت بۆ یعنی وەرزشێ بکات. ئەو وەرزش باشترین وەرزش بەلای منەوە هایکینە. دووبارە بەڕێکەوتینەوە بۆ سەروتر و سەختی زیاتر بڕیار بوو بەرەو شوێنێک بڕۆین بە ناوی کونەجنۆکە. کچ و کوڕەگەنجەکان هاوکاری ئەو کەسانەیان دەکرد کە تەمەنیان زیاتر بوو. ڕێگای گەیشتن بە کونەجنۆکە زۆر دوور و سەخت بوو. ماوەی نزیک بە نیو کاتژمێر ڕۆیشتین لە ڕێگەکەمان چەند گروپێکی تری شاخەوانیمان بینی. لە ڕاهێنەری گروپەکانم پرسی ئەم هەموو گروپە هەیە بۆ حکوومەت هاوکارتان نابێت؟ پیان وتم ساڵ بە ساڵ شاخەوانی زیاتر دەبێت. ئەم ساڵ لە چاو ساڵانی تر ڕێژەیەکی زیاتر خەڵک بەشدار بووە لەگەڵمان، بەڵام بەداخەوە وتیان فیدراسیۆنی شاخەوانی هاوکاریان نییە. بە قسەکانیانەوە دەرەکەوت وەک بازرگانی وایە نەک خزمەتی شاخەوانان. ڕاهێنەری گروپەکەی خۆم پێی وتم ئەو ئامادەیە بەخۆبەخشیش بێت، بەشدار بێت لە دیاریکردن و دانانی هێما بۆ ئەو ناوچانەی ئەڵغامیان تێدایە و سەر سنوورن لە پێناو ئاسانکاری و سەلامەتی بۆ ئەو کەسانەی شاخڕەوی دەکەن. ئێستا نزیک بە کاتژمێر 3:30 لە بەیانیەوە بەڕێوەین. ئێرە کۆتا خاڵە کە پێی گەیشتوو پێوتێ کونەجنۆکە. زۆرینەی گروپەکە هاتوونەتە ئێرە کۆبوونەتەوە. ئێستا نانەخۆین دوای ئەو هەموو ماوە و ماندووبوونە کە بڕیومانە. بە دۆڵار ڕۆیشتوین، بە شاخا ڕۆیشتوین، بە ناو ئاویشا ڕۆیشتوین. ئێستا کۆمەڵێکمان کە هاتوونەتە سەرەوە، یەکێکمان مصاب بووە کە فریاگوزاری خێراشمان لەگەڵایە، ئەتوانێت پەرستارە ئێستا ئەوان چارەسەری بۆ ئەکەن. کەمێک لە سەری خوێنی لێ هاتووە، چارەسەرێکی خێرای بۆ ئەکەن تاوەکو ئاسایی بێتەوە. ئێمەش لێرەین کەمێکی تر دەسەکەین بە نان خواردن و پاشان ئەمەش وەکو وتم ئێرە کونێکی زۆر تەسکە کە پێوترێ کونەجنۆکە. لێرەوە کاچیتە ناوەی تر بە تەواوەتی تاریک ئەبێ کە لە ژێر شاخەکەوەیە. هەرچەندە لە دوای ژەمی یەکەمی بەیانیەوە نەمانتوانی بوو نان بخۆین، بەڵام بەڕاستی نان خواردن لە ناو شاخەکان و دۆڵەکان زۆر تایبەتتر و بەچێشترە لەوەی لە هەر جێگەیەکی تر بیخۆیت. من ساڵێکە خەریکی هایکینگم چوونەوە بۆ سروشت. تقریبا هەموو هەفتایەک هەموو 2 هەفتایەک یەمەوە بۆ سروشتی کوردستان. ئەگەر باسی ئەوە بکەم ئەحساسەکەی چۆنە، ئەحساسێکی زۆر خۆشە. یعنی دائما هەموو هەفتایەک کۆنێکتە بم لەگەڵ لەشی خۆم، لەگەڵ دەرونی خۆم، لەگەڵ ڕۆحی خۆمەوە. ساڵێکە بێ خەریکی هایکینگم، زۆر ڕەفیقم ناسی لە ناو گروپەکان. ئیتر بوو بەڕۆتین بووم. بە ئەسڵەوە خەڵکی بەسرم، بەڵام 7 ساڵ لێرە ژیاوم. ئیتر فێری کوردی بووم. هایکینگ بۆ هەموو نەتەوەیەکە، بۆ هەموو ئینسانێکە. هەستەکەم هایکینگ وەکو بەشەر کۆنێکتمانەکە لەگەڵ یەکە، وات لە یەکە کە وەکو ئینسانێک بیر بکەیت، وەکو ئینسانێک بێ نەتەوە بێ هەموو شتێک ئەو شتانە کە ئینسان دروستی کردووە، نەتەوە ئەو شتانە کە
یەکمان جیاکە لە هایکینگ نامێنێ لەبەرەی لەگەڵ ڕەگەز لەگەڵ ڕەگەزی جیاواز لەگەڵ نەتەوەی جیاواز قسەکەی ئیتر کراوە ئەبی بۆیە شتێکی زۆر زۆر باشە بڵام. ئێمە هەر خەڵکی کوردستان و ئەم نیشتیمانە نەبووین کە چێژمان لەو دیمەنانە بینی نەخێر چەندین کەسی نەتەوەی جیاواز لەگەڵمان وەک خێزانێک مامەڵەیان دەکرد خەڵکی عەرەب و فارس و بیانی و ئەوروپی هاوتای ئێمە چێژیان لە دیمەنەکان بینی. من بەخۆم زۆر تێکەڵە بم لەگەڵ خەڵکە ئیتر زۆر هاوڕێم هەیە لە ناو گروپی هایکینگ و زۆریش دڵم خۆشە بەوە. زۆر خەڵک پرسیارەکە ئەڵێ هایکینگ بۆ چییە؟ هایکینگ بۆ ئەتەوێ لەسەر شاخ چی بۆ ئەتەوێ خۆت هیلاکەی. من جابم ئەوەیە کە هایکینگ سلوبێکە بۆ ئەوەی قووەتی لەشی خۆت بزانێ. لە جیاتی ئەوەی بڕۆی بۆ جم یان بڕۆی هەر شتێککەی ریاضەیەکەی هایکینگ ئەوەیە کە قووەتی لەشی خۆت بزانی لە ناو سروشتە بێ ئەوەی هیچ ریاضەیەکەی. کۆنێکتت ئەکا بە سروشتەوە لە عینەن کاتەوە لەشی خۆتە ناسی. ئەزانی کە لەشت چۆن بە قووەتە کە ئەتوانی بەسەر ئەم شاخە بڕۆی. ئەمڕۆ ڕۆژێکی درێژمان بەسەر برد کۆمەڵێک سەرکێشیمان کرد تەواو لە دنیای تەکنەلۆژیا دابڕین و هاتینە ناو سروشتەوە چوینە کۆمەڵێک شوێنەکانمان هەمووی پێپشانان بە تەواوی سروشت تێکەڵی ڕۆحمان بوو ئێمە سوودمان لێبینی هیوادارم ئێوەش تاقی بکەنەوە ئەمە یەکەم گەشت و کۆتا گەشتی ئێمە نابێت من بەردەوامە بم لەگەڵتان گەشتەکانی تر سەرکێشی زیاتر شاخڕەوی و شاخەوانی و سروشتناسی زیاترتان پێناسێنم لەگەڵ مابن ماڵتانەوە پێکەوە هەمومان بەڕێکەوتینەوە بۆ لای ئۆتۆمبیلەکانمان پێش ئەوەی تاریک بکات و پاش ڕۆژێکی درێژ و بەچێژ و سەخت گەڕاینەوە بۆ سلێمانی چون لیادم چه کلام و خندکه یادی بخیر ما شمها بیدا بدم و دلبرم